بەلەو ڕزمکردنی شەیتانەکان بەڕێ دەکەوین ئەوڕۆکە دووەم ڕۆژی جەژنە دەمانەیە بچین شەیتانەکان ڕزم بکەین کەسی وەردە وەردەش بارانمان پێ دەباری الحەمدوللا جوێکی خۆشی هەیە و بارانێکی بەڕەحمەتیش دەباری بارانێکی خۆش دەباری و دەچین شەیتانەکان ڕزم دەکەین ڕزمکردنی شەیتانەکان واتە ئینسان دەبێت بەڵێن بدات کە جارێکی دیکە بە قسەی شەیتان نەکاتەوە شوێن پیلانەکانی شەیتان نەکەوێت یعنی ئەو بەشە خراپەی کە لە نەفسەدا هەیە ئەی ئینسانی حاجی ڕزمی کە جارێکی دیکە نەکەوێتەوە شوێن شەیتان کاتێک کە ئینسان شەیتانەکان ڕزم دەکات هەسەڵ مەخوای لە هەموو کاتێک دڵی خۆشترە ئاسوودەترە کەی هەر کەسێک لە ژیانیدا بە یەکجاری شەیتان ڕزم کا و بە لەعنەتی کا و بە قسەی نەکا و شوێن شەیتان و ڕێبازی شەیتان نەکەوێت پێخوا ئاگای لێ لە ژیانیدا ئیسراحەت دەکات و سەربەرزی دنیا قیامەت دەبێت خۆی گەورە بمان گیاڕی لەو جۆرە کەسانە